خۆی گەورە ئەڕوانێتە نیەت و گفتار و ڕەفتاری دڵەکە، ئەڕوانێتە ڕادەی نیەت پاکیت، ئومێدت، تەوەکولت بەخوای گەورە، سەرڕاستیت، گەشببینیت ئەگەڕێت سەر ئەمانە. ڕاشکاوانە دید و هەڵوێستیان لەسەر تۆمارەکە، مەبەست و ویستی دڵ و دەروونەکانیان لەسەر تۆمارەکە، چونکە لە دڵی شات و هەندێک عیبادەت دەکەیت. تەوەکل و ئومێد بەستن بەخوای پەروەردگار خۆی عیبادەتە و کردەوەی دڵە. خوای گەورە فەرمێ لا یؤاخذکم الله باللغو فی ئەیمانیکم. خوای پەروەردگار ئەو سوێندە سەرزارێکیانەتان لێ ناگرێ، ئەڵێ بەخوا ناخۆ، بەخوا ئێستا لێوە هاتمەوە ئەمانە سوێندی سەرزارێکین، خوای گەورە بە سوێند لەسەر حسابی ناکە، ولكن یؤاخذکم بما کەسەبەت قلوبکم. بەڵام بەوانە ئەتانگرێت کە دڵتان لەسەری جێگیر بووە و لێی دڵنیابوون و عەزم و جەزم و ئیرادەتان تایە بە قووەتەکە ئەبێ بیکە، چونکە ئەوە یەکەم پاڵنەری هەنگاوهێنانەوەیە بۆ ئیشکردنەکە. بەدگومان هەمیشە هۆشی لەوەیە کە بەهانە و هەنجەت و بیان و بدۆزێتەوە تا بەرگری لە دید و هەڵوێستی ناهەموار و گوناح و تاوانەکانی خۆی بکە، تا ناڕەواییەکانی خۆی بکە بە حەق. هەمیشە هۆشی لە کەسایەتی خۆیەتی، ئەڵێ قیبلەیەتی خوا لاماندا، یعنی هەمیشە هۆشی لەوەیە ئەم ئیشە بکەم، ناومە باتە پێشتر، دەرمەخە، دەوڵەمەندترمەکە، ئەمەم دەزەکەوێ، لەم جۆرەشتانە. مسلمان هەمیشە هۆشی لە دینەکەیەتی، وەک دایکێک هەمیشە هۆشی لای کۆرپەلەکەیەتی، هۆشی لای مناڵە ساواکەیەتی، لای شیردان و بەخێودان و پاکردنەوە و خزمەتکردن و خەوتن و ئیسراحەت و دەنگە دەنگ نەبوون. تۆ پێویستە لەمە زیاتر بە خەمی ئەم دینەوە بی. ئەگەر ئەمانەت نەکرد، ئەگەر ئەم بەدگومانیت لێ بوو بەم سیفەتە خراپە لێت بوو بە پیشەی ڕۆژانە، تەواوی ترە بە گلەی لە خۆت بکەیت، چونکە تۆ وات لێ هاتوو ئیتر بە دوای خۆتە، بە دەوری خۆتە ئەخولێتەوە بە دەوری خەڵکی ترە، لە خەڵکی تر وزەی خۆت سەرفەکەی بۆ گوناحی تر، گوناحیشت کە دەزەکەوێکیتەوە بە تەوەری عیبادەتکردنی خۆت. خوای گەورە لاماند، خوای گەورەش فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. لەگەڵ هەموو گوناحێکە هەوڵە دەم ئەمانە بیر خۆم و ئێوەش بخەمەوە. ومن أعرض عن ذكري لە قورئانەکەم، لە یادکردنی من، لە عیبادەتم، هەر کەسێک پشت هەڵکە، هەر کەسێک گوێی نەداتێ، فإن له معيشة ضنكا، ژیانێکی تەنگ و تار و ناڕەحەت و پشێوی و سەر لێ شەوانی تووشن. ئەمە جگە لەوەی عقوبەتەکەی قیامەتیشیە فەرمێ ويحشره يوم القيامة أعمى، بشوريج لبي حشريك. قال ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا. يا ربي خوايا بوچی کە من چاوم ساغ بوو ئێستا وا چاوم کوێر، بۆ بە کوێری حەشرت کردو؟ قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. تو ئاەت و بەڵگە و دەلیلەکانی ئەمە هەموو پێگەیشتە بوو، بەڵام بیر خۆتت بردنەوە. ئەها وەنەسوا حەظًا مما ذكروا به. ئەها چۆن لێرا فەرمێ بیر خۆتت بردبوونەوە، تۆ بەشێکی لە بیر چوونەوەی خۆت، تۆ خۆتی کە ئەو دەلیلانەی هەتن، ئەو ئاەت و حەدیسانەی ئەیزانی نایگەێنیتەوە بە خەڵکی تر کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە. تۆ خۆتی کە ئەوەندەی مەشغوڵی بە دنیاوە، یەک لەسەر سەتی ئەوە مەشغوڵ نابی بە دینەکەت، نوێژێکی هەڵپڕوزاوانە کە خۆشت نازانی چەند ڕکاتت تیا کرد، خۆشت نازانی کەوتت ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین چەند باسی عیبادەت و ئیستیعانەت کرد، خۆشت نازانی کە ئەڵێ مالیکی یەوم الدین قیامەتت چەند بیر کەوت. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. هروها أفرمي ومن يعرض عن ذكر ربه يسلكه عذابا صعدا. هر کەسێ پشت کاتە پەیامەکەی خوای گەورە ژیانێکی وای بە نسیبەکە کە هەر وەکو لەگەڵ ژان و ناسۆرا بە هەورازە ئەسەرکرد. ئێوە تەسەور کە یەکێک ڕەبووی هەبێ، ئەنجا بڵێ بەم شاخی ئەسەرکە، لە دواوە قامچی لێدەن و ئیجباری کە لەسەر بێ زۆر بڕووی. ئەمە چەند تەنگە نەفەسە بێ. ئەم ئاەتە وەصفی ئەم ئیماندارەی خاوەنی بەدگومانی و خاوەنی وەلکردنی دینەکە ئاوە وەصفیەکە. ئەمە هێشتا هەر مسلمانە. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ومن يعرض عن ذكر ربه يسلك عذابا صعدا. تۆ هەموو وەختێک ئەمە لەبەر چاوێ بزانە چەند کارێکی قورسە. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ، تەقواکاری لە دڵمانە
سابتکە جێگیریکە. خی پەروەردگار بە نووری خۆی سینەمان فراوانترکە، بە نووری خۆی بەرچاومان ڕۆشنترکە، بە خۆشەویستی خۆی، بە هیدایەتی خۆی، بە مەعیەتی خۆی وەلمانابێ. خی گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ دەست بە دەستی یەکترەوە بگرین لەبەر ئەم لافا و زریانەی کە تووشی ئومەتەکەمان بووە و ئەوەی نەفەوتین شەیتان و هەوا و هەوەس و دنیاویستی یا تاغوتان لا ڕێمان نەکەن. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما، وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.